سەرەتای ڕۆژێکی نوێیە. سۆران کە بە سۆران دڵپاک ناسراوە و خۆبەخشێکی ژینگە پارێزە. ڕۆژانە خولیای بووەتە کۆکردنەوەی فلتەری جگەرە و تاکو ئێستاش توانیوێتی زیاتر لە 90,000 دانە لە باخچە و پارکەکانی ڕانیە و چوار قوڕنا کۆ بکاتەوە. ئەو دەڵێ پاک و خاوێنی لە ئیمانەوەیە. ئاینی پیرۆزی ئیسلام فێرمان دەکات ژینگەکەمان خاوێن ڕابگرین. ناوم سۆرانە، بە سۆران دڵپاک ناساوم. ماوەی 12 ساڵە کاری خۆبەخشی دەخەم. پێناسەی من ژینگە پارێزیە. بڕوا بکەن ئەمەی کە ئێستا ئەمە کۆکراوەتەوە هەموو فرێداوی و دەستی خەڵکە. ئەمەی بەردەستم 90,000 فتەرە. ئەم 90,000 فتەرە لەوانەیە ئی 500 کەس بێ، لەوانەیە ئی 600 کەس بێ، بەڵام ژینگەکان 100,000 پیس کردووە. بۆیە دەبێ هاوڵاتیان بۆ خۆیان هۆشیار بن. پەیوەندی نێوان خۆیان و کۆمەلگە و ژینگە و ژیان بەیەکەوە گرێدراو بێ. دەڵێ پاک و خاوێنی لە ئیمانەوەیە، بەڵام وەڵڵاهی بڕوا بکەن ئەگەر خەڵک بیزانی با پاک و خاوێنی لە ئیمانەوەیە بەم شێوەیە ئەم تەڕەتانەی نەدەخوات نەفرێشیەدا. سۆران دڵپاک دەیەوێت وەکو ناوەکەی ژینگەکەشی پاک بێت. ئەو لە شەڕی ناوخۆدا بریندار بووە و خانەنشینی پێشمەرگەیە. گەرچی وەکو موچەخۆرانی دیکە شایستەی دارایی پێ نەدراوە، سەرەڕای ئەوەش خۆشەویستی بۆ ژینگە وای کردووە بەردەوام ڕۆژانە ژینگە پاک بکاتەوە و ڕێنماییش بدات بە هاوڵاتیان کە ژینگە پاک ڕابگرن. دیارە ئەمە کە ئەو کارە ژینگەیەش دەکەین، ئەمە هەر چەندێکی لەو کارە ژینگەیە موچەمان نییە، بەڵام ئەمە موچێکی خۆمان هەیە وەکو کەمەدامی وەکو بریندار. ئەمە ئەوە سێمانکە جومانکە مەعاش وەرنەچیراوە، بەڵاتی بەڵام ئێمە ناکرێ پشت لە کارەکانی خۆمان بکەین بۆی هیواین کەوا بتوانین لەسەر ئاستی بالادا خەڵک لە ڕێی ئێمەوە لە ڕێ ئەم پەیام و دیدەیەوە بتوانێت ژینگەکەی پاک ڕابگرێ. سۆران دەیەوێت ئەو فلتەرە جگەرانەی کۆی کردووەتەوە لە پیشانگایەکدا نمایشی بکات بۆ ئەوەی ببێتە هاندانێک هاوڵاتیان و جگەرە کێشەکان ژینگە پیس نەکەن. هاوڵاتی ئاجیز ژینگە دروستێکە، ئێمە هەوڵی بۆ دێ، ئێوەش هاوکار بن. ئەو ژینگەی کە هاوڵاتیان بە شێوازێکی ئاسایی پیسی دەکەن و فلتەری جگەرە فڕێ دەدەن، ئەوە سۆران دڵپاک دانە دانە کۆی دەکاتەوە و بەو شێوەیە توانیوێتی 90,000 فلتەری جگەرە لە ناو باخچەکاندا کۆ بکاتەوە. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، دەڤەری ڕاپەڕی.